بەڵامەوە پێشەوەی ڕاپەڕینی جەماوەری بکرێ ئێمە لەکوێ بووین چۆن مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان لەو تارێکدا کە لە کۆنگرەی هەشتەمی ئەنجومەنی مامۆستانی پێشەنگ پێشکەشی کرد لەسەر دۆخی سیاسی هەرێمی کوردستان ڕایگەیاند دەمێکە هۆشداری دەرەکی و ناوەکی هەیە بۆ پارتی وێکێتی بۆ چاکردنی ئەم دۆخە بەڵام ئەوان گوێناگرن لەو کەسانەی کە لە خەمی مانەوەی ئەم قەوارەیەدان بەرپرسیاری یەکەمی ئەم دۆخەی ئێستای هەرێمیش پارتیە پاشانی یەکێتی پارتی وێکێتی ناوەکەیان هەر پێکەوە هاتووە و پێکەوە دێن ئەگەر نامەرزین هەردووچیان بە قەدەریەک خەتابار بن و هەردووچیان بە قەدەریەک بەرپرسیار بن من پێم وایە بەرپرسیاری یەکەمی ئەم هەرێمە پارتی دیموکراتی کوردستانە لێشی پرسە دەڵێ بەڵێ هەموو شتێ من عایدی منە دەچێت لە بەغداش بە ناوی کوردەوە قسە دەکا کەواتە تۆ مادام بۆ غەنیمەت و دەستکەوتەکان بە ناوی کوردەوە قسە دەکەی بۆ باجەکانیش دەبێ خۆت بە بەرپرسیاری یەکەم زانی بە هەر حاڵێکێتیش گومانی تێدانی ئەوش بەرپرسیارە ئەوش بە ئەندازەی خۆی بەڵام ئەمە پێشی ڕوو لەوان دەکەم بە تایبەتی لەم ڕۆژانەیەم دوایەدا کە بازاڕی شەڕە قسە و دیسان قسە بە یەکدی گوتن و یەکدی تۆمەتبارکردنیان گەرم کردوێتەوە جارێ با بزانن منێکی موسڵمان ئیسلامی کە لە ڕوانگەی ئیمان و ئیسلامەوە تەماشا دەکەم خەون بە خراپە هیچ کەسێکەوە نابینین و لە پشت پەردەی ڕەشەوە تەماشای هیچ کەس ناکەین و زەرەری هیچ کەس بە ئاوات ناخوازین بە تایبەتی کەسانێک کە بەرپرسیاری خەڵک و وڵاتن پەیامی مامۆستا عەلی باپیر بۆ پارتی وێکێتی ئەوەیە کە واز بێنن لەم چەلەحانێ و قسە بە یەکگوتنە خەڵک ژیانی نییە لەم سەر دەریای نەوتا خەڵکی نەوتی نییە و ئەوانی جگە لە دەمەدەمە و یەکدی تۆمەتبارکردن هیچی دیکەیان پێ نییە و تا ئێستا پارتی وێکێتی بوێری ئەویان نەبووە دان بە هەڵەکانیاندا بنێن و واز لە ئەقڵیەتی بنەماڵەیی بهێنن من لێرەوە ئەوە دەڵێم کە ئێمە پێمان خۆشە هەرچی زووتر پارتی وێکێتی واز لەو بە ئیسڵاحی سلێمانەیان واز لەو چەلەحانەیە و شەڕە قسە و شەڕە دەندووکەیە بێنن با بە خەڵک تێری خواردووە خەڵکەوە نەوتی نییە خەڵکەوە ژیانی نییە گوزەرانی نییە تۆ چیانی وەڵا ئەو وای کرد ئەووا بوو ئەو واچوو ئەوە یەک پاشان بوێریان هەبێ بوێریانی پارتی وێکێتی بوێر بن جورئەتیان هەبێ جارێک دان بە هەڵەکانی خۆیاندا بێنن من خەڵکی دیکە دەبینم لە وڵاتان وەزیرێک غەڵەت دەکات جارێک خۆشی هەڵەکەی نەکردووە بەڵام لە وەزارەتەکەی ئەودا هەڵەیە کراوە ئەو دێت دەست دەکار دەکێشێتەوە نازانم ئەو برادەرانی ئێمە قەت فێر نەبوون جارێک لە جاران دان بە هەڵی خۆدا بێنن دان بە هەڵەکانیاندا بێنن و پاشان بێن عەقڵێتی تەسکی حیزبایەتی و ماڵگەرایی هیوا بنەماڵەش هەر ماڵە ماڵ ماڵگەرایی واز لێ بێنن تاگەرایی و ماڵگەرایی واز لێ بێنن بێنە نێو بازنەی فراوانی نیشتیمان پەروەری و نەتەوە پەروەری و خەڵک پەروەری و شاو بۆ هەموو کۆمەلگا بچێڕن ئەگەر وا بکەن هەم بۆ دنیایان قازانجە و سەربەرزن هەم بۆ قیامەتیش سەربەرزن ئەگەر نا ئێستا کە لە دنیادا شەرمەزار و عەیبدارن لە قیامەتێ بە تەکید زیاتر گوناحبارن و زیاتر شەرمەزار دەبن بەهەرحاڵ ئەوەی لە بەشێکی دیکەی قسەکانی مامۆستا عەلی باپیر باز لە بەتاڵامردنی سامانی گشتی دەکات و دەڵێت بەرپرسان باوا نەزانن خەڵکی نازانن خەریکی چین ئێستا خەڵک وەرەقەی سپی دەخوێنێتەوە ئەمن پێم وایە کە ئەگەر دەمانەوێت حورمەتمان پارێزراوتر بێ سەنگ و قورساییمان زیاتر بێ لە بەغدا بەتایبەت کە حکوومەتی نێوەندی و خۆمان لە سواسیی عێراق داین هەروەها لە تاران و لە ئەنقەرە و لە کوێش باوەزەکەی خۆمان چاکتر کەین و پێشمان وانە بێ کە ئەو دزی و فزیەی کە دەیکەین بەرپرسانی ئەم وڵاتە کە دەیکەن پێمان وانە بێ کە خەڵک نازانێ خەڵک وەرەقەی سپی دەخوێنێتەوە بەتایبەتی ئێستا دنیا زۆر ڕوون و شەفافە هەموو شتێک لە ڕێوە ئینتەرنێت هەموو شتێک دەزاندرێ دنیا ئەو کولاپەڕێژی لێ هاتووە خەڵک دەزانێت کە کاکە کوڕەکەی تۆ نەوەکەی تۆ چەند ملیاری هەیە چی لەکوێت هێنا لەو کاتەوە کە ڕاپەڕینمان کردووە ئەگەر بزانین دەخوا تۆ چیت کردووە زەحمە نەبێ سەعاتی دەفتەرێکت دەگاتێ بەڵکو ڕەنگە دەقەی دەفتەرێکی بگاتێ لەکوێت بە هەم پارەیە ئەمن پێم وایە کە کاتێوە هاتووە ینی هەڵوەستە بکەین هەڵوەستە کاتیوە هاتووە کە چیدی ئەوە نەکەین خەڵکیش بە شەڕی لاوەکیەوە سەرقاڵ نەکەین ئەو مەسەلەی جێندەر و مێندەر و
فیمینیزم شتانە هێنراوەتە پێشێ بەشێکی وەکو من ئاماژەشم پێدا لە شوێنێک بەشێکی پێم وایە بۆ خۆڵکردنە چاوی خەڵکە و خەڵک دوورخستنەوەی لە ئەسڵی کێشە و مشکیلەکان کە بریتێ لە ئیدارەدانی سەقەتی ئەم وڵاتە چ لە ڕووی پەروەردەیەوە چ لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی خێزانی و کۆمەڵایەتی و لە ڕووی مشور خواردن لە ژیان و گوزەرانی خەڵکو لە ڕووی دیپلۆماسیەت و کو ئێستا چێ تۆ بچۆ بۆ تاران پارتی وەک پارتی مامەڵەدەکەوێتێتی و کێچێتی بچۆ بۆ ئەنقەرە بچۆ بۆ بەغدا بچۆ بۆ کوێ حرمەت ئاوا دەپارێزری کاکە تۆ دەبێ وەکو هەرێمەکەت مامەڵە بکەی و بەناوی هەمووانەوە قسە بکەی و هەمووشیان بە وەشیلت بزانن و بیر لە هەمووشیان بکەیەوە بە بڕوای مامۆساڵی باپیر بەرپرسانی وڵات بە تەمای بەخۆداچوونەوە نین و هەمیشە پاساوی ناشەرعی بۆ گەندەڵی و ناداریەکانیان دەهێنەوە لە جێگەی چاکردنی دۆخەکە هەمیشە لە هەوڵی داڕشتنی سێناریۆ جۆراوجۆردان بۆ خۆڵکردنە چاوی خەڵکو و لە بیربردنەوەی قەیرانەکان. ڕامیا عوسمان کەناڵی پەیام سلێمانی.